بەپێی سەرچاوەکان ئاینی مەسیح لە ساڵی 50 زاینی گەشتۆتە کوردستان و بانگهێشتی بۆ کراوە. دوای بڵاوبوونەوەشی کەنیسە و دێر دروستکراون. کەنیسە شوێنەکە بۆ نزا و پاڕانەوە و بەڕێوەچوونی ڕێوڕەسمە ئاینیەکان، بەڵام لە نێو دێردا قەشە و ڕەبەن پەروەردە دەکرێن. گوندی هەرمۆتە کە ئێستا بووەتە 28مین گەڕەکی شاری کۆیە، بەپێی شوێنەوار و دۆزراوەکان لە کۆندا شارێکی گەورە بووە و لە ڕووی ئاینیشەوە پێگەیەکی گەورەی هەبووە. یەکێک لە شوێنەوارە گرنگەکانی هەرموتە و شاری کۆیە دێری ماربێنە قەدیشەیە. سەرەتای پەیدابوونی مەسیحیەت بیزەبە دیار نییە لە ساڵی چەند مەسیحەکان لە کۆیە وجودیان هەبوو، بەڵام لەو کتێبانی کە باسی هاتنی سوپای ئیسلام دەکەن 1400 ساڵ بەر لە ئێستا باس دەوە دەکرێت کە هەرمۆتە هەبووە و شارێکی گەورە بووە، تەنانەت شەڕێکی خوێناوی لەو ناوچەیەش کراوە، کۆمەڵێک کەنیسە هەبوو. ئێستا بناغی 5-6 کەنیسەمان هەیە. ئەو کۆمەڵی کەنیسەی کە لێرە هەیە پێویستیان بەوە بووە کە شوێنێکی مقدسیان هەبێ، پێویستیان بۆ چەند ڕەبەنێک یان قەشەیەک لێرە پەروەردە بن و بتوانن لەو کەنیسانە خزمەت بکەن. بۆیە دەتوانن بڵێن لەو کاتەوە کڵێسا و با بڵێن دێر دروست کراوە. بەڵام لە ساڵی 1970 لە کاتی تەعمیرکردنی ئەم دێرە پارچەبەردێکیان دۆزیەوە بە ئەلفوبێی سریانی نووسراوە و پارچەبەردە لەسەری نووسراوە لە ساڵی 1300 واتە با بڵێن 700 ساڵ بەر لە ئێستا لە لای چێخوا ئۆغان کە چێخوای گوندی هەرمۆتە بووە، چێخوای شاری هەرمۆتە بووە، ئەم دێرە تەعمیر کراوەتەوە، نۆژەن کراوەتەوە، واتە 700 ساڵ بەر لە ئێستا نۆژەن کراوەتە. هەڵبەتە قەدیم ئەم دێرە هەر هەبووە. وەکو زۆر ناوچەی دیکەی کوردستان بۆ دروستکردنی دێری ماربێنە قەدیشە سوود لە کەرەستە سروشتیەکانی خودی ناوچەکە وەرگیراوە. بەمەش ئەم دێرە توانی بێتی سەدان ساڵ بەرگەی کەشوهەوا بگرێ و لەسەر بناغەی خۆی بوەستێت. ئەم دێرە با بڵێن معدەنەکەی لە گەچ و بەر دروست کراوە. لەبەر ئەوەی لەو ناوچەیە دەبینین قەیسەریان لە کۆیە، قەیسەری کۆیە، بازاڕەکانی کۆیە، خانووی بەگزادەکان لە کۆیە، واروەها قشڵەی کۆیە، هەمووی بە گەچ و بەر دروست کراوە. ئەگە بچیە کەرکووک دەبینین زیاتر بە تابوق دروست کراوە. بەڵام لەو ناوچەیە بەرەوەی معدەنی گەچ زۆر بووە، لە کۆنیشەوە بەکار هاتووە، خانوویان پێ دروست کردووە، بۆیە هەر بەو معدەنە دروست کراوە و بە هەمان مادە دروست کراوەتەوە. طبعا شێوەکەی سەری گومبەتە و ئەم دێرە شێوەیەکی چوارگۆشەیی هەیە. 13 مەتر پانە، 13 مەتریش درێژە، واتە 169 مەتر چوارگۆشەیە. پانترین دیواری 280 سانتیمە، نزیک بە 3 مەترە پانترین دیوانی. بەرتەسکترین دیواری 95 سانتیمە، بەرزیەکەشی هەندێک شوێن دەگاتە 3 مەتر و نیو، بۆ ئەوەی کە تەحملی ڕۆژگار بکات ئەم دێرە، بۆ ئەوەی کە تێک نەچێت. و هەروەها تەنها یەک کڵاو ڕۆژنەی هەبووە، دەرگاکانیشی زۆر بچووک دروست کراون. ئینجاگە بینە سەر ئەوەی بڵێن ئەم دێرە بۆ لەو شوێنە بەرزە دروست کراوە، بۆ لێرە دروست کراوە، هۆکاری دروستکردنەکەی چییە؟ ئێمە ئەگەر دیقەت بدەینێ دێری ڕەبەن هورمز و دێری سەیدە لە مەنتیقەی مووسڵ و دێری ئەو دێرانەی لە شەقلا و لە شوێنەکانی تریان ئەوانەی کە لە لوبنان حەریسە و مارشەلبێر و ئانەی لە لوبنان و لە شوێنەکانی تری دروست کراوە، لە شوێنی ئاسێ دروست کراوە لەبەر دوو هۆکار. یەکەم لەبەر ئەوەی لەو کاتدا ڕەنگە هێرش و پەلاماردانی
ئاین و ئاینزاکانی تریان خەڵکی تونڕە و هەوبە بۆیە حەزیان کردوە لە شوێنێکی چۆل بن. ئەوە یەک. لەلایەک حەزیان کردووە زیاتر ئاوێتەی سروشت بن، تەنیاییان هەڵبژاردووە، خۆیان خەریک کردووە بۆ عیبادەتی خوا، خوێندنەوەی کتێب، بۆیە شوێنی دوورەدەستیان هەڵبژاردووە. چۆن لە ئاینی ئیسلام خەڵوەتگا هەیە، دەچنە ناوەوەی بۆ ئەوەی دوورکەونەوە لە هەراهۆسەی خەڵکو لە شوێن، بۆیە ئەو شوێنیان هەڵبژاردووە. لە دێری شوێنەواری ڕەبێنە قەدیشەدا ساڵانە بۆنەیەکی تایبەت بەڕێوە دەچێ کە تیایدا کریستیانەکانی ناوچەکانی کوردستان و دەرەوە بەشداری دەکەن. دروستبوونی نەریتی بەڕێوەچوونی ئەم ڕێوڕەسمە ساڵانەیە پێشینێکی مێژووی هەیە و بە چەند قۆناغێکدا تێپەڕیوە تا گەیشتۆتە دۆخی ئێستا. کۆمەڵی قۆناغی تێپەڕاندووە. لە کۆندا دوو جەژنی هەبووە. جەژنی یەکەمیان ئەوە بووە کە پاییزان هاتوون، قوڕیان گرتوتەوە، سەریان سواغداوە و ئەو خەڵکەی کە لێرە بۆ سێشتیان لێناوە و خواردنێکی جەماعیان خواردووە. زۆرێک بووە لە جەژن، جگە لەوەی بەهارانیش کە لە دوای جەژنی قیامە یەکەم جومعە جەژنی مەڕوێنە قەدیشە بوو. بەڵام ئێستا با بڵێن لە ساڵی هەشتاکان کە سەریان کردە چیمەنتۆ، ئەم جەژنە نەما ئەوەی پایزان بۆ قورسواکردن بێت. لە ساڵی 1970 وەکو هەموو گوندەکانی کوردستان مەڕوێنە قەدیشەشیان تەقاندەوە لەبەر هۆکاری ئەوەی کە هەڵمەتێکی وا هەبوو شاری کۆیە بکەنە گوند و کلێسە و مزگەوت و هەموو شتێکیان دەتەقاندەوە و گوندەکانیان دەڕوخاند. بۆیە بە کەلاوەی ماوە، بەڵام خەڵک هەر سەردانی دەکرد، داهات لێرە مۆمیان پێ دەکرد یاخود نوێژیان دەکرد، خەڵک سەردانی مەڕوێنە قەدیشەی دەکرد. لە کاتی بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ساڵانەی تایبەت بە ماربێنە قەدیشە نزا و پاڕانەوە دەکرێت بۆ ئەوەی ئاشتی باڵی خۆی بەسەر ناوچەکە و جیهاندا بکێشێت. بەهۆی پیرۆزی دێر و مەزارگەی ماربێنە قەدیشە موسڵمانەکانیش سەردانی دەکەن. تەنانەت لەلایەن موسڵمانەکانی ناوچەکە بە شێخ محەممەدی دێرێ ناوزەت دەکرێت. ئێمە جاران دیار بوو جێژنەکەی دەکەوتە مانجی 12 لەگەر مەڕبێهنامی مووسڵ یەک جێژن بوو، بەڵام دیار بوو وەکو سەرۆکەکانی کەنیسە مەترانی ئەبڕەشیەی هەولێر کردی بە جمعەی دوای جەژنی قیامەت، لەبەر ئەوەی زیاتر ڕەبتی دەوی بە ئەمە لای خۆمان وەکو مەسیحیەت قیامەت زۆر مهمە. لەبەر ئەوەی وەکو ڕۆحبانەکان کە ئەوانیش چۆن حەزرەتی مەسیح لە خاص درا، ئەوانی ژیانی خۆیان دەدەن لە بۆ مەسیح، لە بۆ مەسیحیەکان و لە بۆ مەسیح. فبۆیە مەتران بەڕەحمەتی مەتران حەنە قلۆ حەنە مەرخۆ گوتی ئەو جمعەی دوای جەژنی قیامەت دەیکەین بە جەژنی ماربێهنام. ئیتر تقریبا زیاتر لە 20 ساڵ دەبێتن ئەو جێژنەیە لەو تاریخەی دەکرێتن، لە هەموو لایەک مەسیحیەکان دێن یعنی لە بەسڕا داهاتن، لە بەغدا داهاتن، بەڵام ئێستا دیارە زروفەکە گۆڕە، وەکو جاران نەمایە ئەمن و استیقرار و قەیرانی سیاسی و ئیتر ئەوەی شتانە. دەگەڕێت بۆ سەر قوچەکەی، بەڵێ قوچەکەی زۆر گرنگە لامان، وەکو ئەمە کۆیەوە هەرمۆتە، وەکو لە شوێنەکانی دیکەش وەکو ئاگدار بوون کە بەڕێز مەتران دێتن مەراسیمی قداس دەکاتن لێرە، هەر لە بۆ دوعای ئاشتی و خۆی خێر و خۆشی. ئەمە دایمەن دوعای ئەوهامان کردیە، بۆیە ئینشاڵڵا کوی دەرەی خواش دوعای هەمووی قبول دەکاتن. ئەمە یەک خوامان هەیە بەبێ فەرق و جودایی، تا ئێستا فەرق و جوداییمان نەکردیە. لە کۆنەوە تا ئێستا دێری ماربێنە قەدیشە بۆتە وێزگەیەک بۆ سەردانیکردن و نزاکانی ئەو کەسانی مراز و خواستیان هەیە، بە تایبەتیش بۆ چارەسەری نەخۆشی یان ویستی منداڵبوون. طبعا چەند زانیاریک لەسەر هەیە. مەڕبێنە قەدیشە مەڕبێن ناوە، ناوێکی مقەدیسە لە با بڵێن لە ئینجیلدا هەیە ئەو ناوە. قەدیشە بەواتە قەدیس، واتە چۆن دەڵێ شێخ، یان لە ئاینی یارسان دەڵێ پیر. لە عینی مەسیحەتیش ئەو مانانە ئەو ڕەهەندانە دەبەخشێت. کەسێک بووە یعنی با بڵێن سەرۆکی دێر بووە، یان کەسێک بووە کە ئینسانێکی باش بووە و ئەو دێرە بە ناوی وی کراوە. اینجا لە ڕووی ئەفسانەیشەوە با بڵێن هەندێک شت هەیە خەڵک
هەندێک کەس هەیە دەڵێن ئێمە کە چوونە ئەو بینایە شەبەحمان بینیوە یا مەڕبێنە قەدیشەمان بینیوە. تەنانەت لە ساڵی 1960ەکان کەسێک بە شەو هاتبوو دەڵێ لە بن ئەو دارزەیتونە مەڕبێنە قەدیشەم بینی، دواتر تاولەرزی لێ هاتووتی من دوای 2-3 ڕۆژی کە دەمرم لە مەڕبێنە قەدیشە بمنێژم. ئەو زۆرە شتانە هەیە دەڵێن دەچە خانەی ئەرکیۆلۆژی و لایەنی ئەفسانەوە، بەڵام هەندێک کەس ڕەنگە ئیتقاتی بەو زۆرە شتانەوە هەبێ. وەکو جمعان برای ئیسلامەکان ماشەڵڵا هەمویان دێنە ئێرە، ینی دەبینی لێرە زۆر قەرەبارق دەبیتن، خاستان ئێوارەکەی جمعان. وەکو بابرێن شوێن زۆر پیرۆز بووە لە برای ئیسلامەکانیش، لەبەرەوەی تا ئێستاش ئیسلامەکانی کۆیە بە ناوی شێخ محەممەدی دێرێ، ئەمە وەکو برای ئیسلامەکان دێریان نییە، بەس قوچیەتی شوێنەکەی لەبەر قسەی شوێنەکەی داهاتنە ئێرە وەلا زالیش کە دێنە ئێرە لە بۆ شەفاعەت و دوعاکردن. کەسێک کە منداڵێکی نەخۆش بووە هێناویەتیانە ئێرە، یان کەسێک با بڵێن ویستوێتی خێر بکات لە کۆندا مێگەلەمەڕێکی هێناوە 7 جار بە دەوری مەڕبێنە قەدیشەیدا سوڕاندووە، ئەو مەڕێی کە بەدوای هەمویان کەوتووە ئەوی سەر بڕیوە و گۆشتەکەی کردوتە خێر. واتە شوێنێک بووە هەم دینی و هەم دنیایی بووە هەر لە کۆنەوە، لەبەرەوەی لە شوێنێکی بەرز دروست بووە، شوێنێکی فێنکە بە تایبەتی لە هاوینان، بۆیە خەڵک سەردانیان کردووە. ئینجا دەتوانم بڵێم ئەمە مەڕبێنە قەدیشە بووە بە مەنزڵگایەک، چۆن ئێستا هەندێک عشیرەت هەندێک گوند با بڵێن ڕۆژێکیان هەیە بە ناوی ڕۆژی ئەو گوندایان، ڕۆژی و عشیرەتە هەمووی تێدا کۆ دەبنەوە. ئێمە بەبێ ئەوەی ئەو ڕۆژەمان هەبێ خۆی ڕۆژی مەڕبێنە قەدیشە ئەو ڕۆژەی دروست کردووە، بۆیە دەبینین مەسیحیەکانی ئەوانەی سەر بە هەرمۆتەنە، ینی هەرمۆتەش دین لە شەقلا و عەنکا و شوێنەکانی تر و تەنانەت هەندێکیان لە خارجیش دەبین هەموو لێرە دەبین. لەو ڕۆژەدا ئەو کەسەی لە ماوەی ساڵێک نایبینی لەو ڕۆژەدا لە هەرمۆتەیان لە مەڕبێنە قەدیشە دەیبینی. ئەمەش پەیوەندی کۆمەڵایەتی خەڵک خۆشتر دەکات و ڕەمزی یەکتربینین و زیاتر ئاشنابوونە بە یەکتر. بۆ ئەوەی کە قەداسە و ڕێوڕسمی ساڵانەی تایبەت بە مەڕبێنە قەدیشە بە باشترین شێوە بەڕێوە بچێت، پێش هاتنی بۆنەکە کۆمەڵێک ئامادەکاری و ڕاهێنان دەکرێت، بە تایبەتیش لەلایەن گروپی سروداینیەکانەوە. وەکو گروپی سرودی مەریەمی پاکیزە کە لە 12 ئەندامی کچ پێکاتوە بە بۆنەی یادی مەڕبێنە قەدیشە بەشداریمان کرد لە گوتنی هەندێک سرودی ئاینی تایبەت بەم بۆنە. بەر لە هەفتەیەکیش پێش ڕێوڕسمی ساڵانەی مەڕبێنە قەدیشە ئێمە مەشق و ڕاهێنانەکانی خۆوانمان ئەنجام داوە. ئێمە لەو هەفتەیەدا ڕۆژانە بۆ ماوەی 2 کات ژمێر ڕاهێنانمان لەسەر سرودەکان ئەنجام داوە، بۆ ئەوەی کە بە شێوێکی شایستە لە قەداسە و ڕێوڕسمی تایبەت بە مەڕبێنە قەدیشە سرودەکان پێشکەش بکەین. دوای کۆتایی هاتنی ڕێوڕسمی ئاینی و قەداسە و نزاکان، بەشێکی دیکەی بۆنەکە دەست پێ دەکات. خەڵکی ئامادەبوو کە لە شوێنە جیاکانەوە هاتوون لەگەڵ یەکتر و بەبێ جیاوازی خەریکی سەیران دەبن و چێژ لە سروشتی ناوچەکە وەردەگرن. ما خەڵکی هەنکاوین هاتینە شارێک کۆیە بە بۆنەی
شێڕەی ڕبەم ماربێنان ئینشاءڵڵا وها بەخۆشی و تەبایی بین هەموو ڕۆژانەمان ئینشاءڵڵا دەژن و تەبایی بین بۆ هەموو کوردستان ئینشاءڵڵا. ئێرەش هاتین بەشداری نوێژمان کرد لەگەڵ خەڵک عالەمش داوا کاری خۆیان دەکەن لەو بۆنەیە پیرۆزە. هو دائما معناي ججني مر بين قديشة مباشرة لباس ججني هرستاني حضرتي مسيح كدية أما جمعي باش أو ججني زيارتي إيرا دكين إيرا لو حالتي إيما كاردستين بنويش مان لو دكا جنابي مطران ديتا إيرو كان نويش مان لو دكا لباس نويش دكا عالمك هردستي وكو سفرك هركسا شيوي خوي هنايا وناني خوي هنايا دخوا بوبونايا وتقريبا بشي زوري جماوركا زور فخر بو زيارتي دكن او زيارتش كلا تشين دري دي لعنكاوه دي لسليماني دي لكركوك دي لبغداد دي جماوري كويا وهرموتش او انا هرمقيم الليره الليره زيارتي خويا عندكن ويعني براسي الروجه شي زور خوشه. او جيجنا باش جيجنا قيامت ديتن همو صالي يادي او جيجنا مر بين قديشه دكينوا لقشت شقراوه دين عنكاوه دين لقشت مسيحيه كاني قشت يعني قشت كردستان دين زيارتي ايرا دكن ئەوسا کە سەربانەکان گڵ و خۆڵ بوون یەکێک لە نەریتە کۆنەکانی سەردەمانی پێشوو کە ساڵانە ئەنجام دەدرا سواخکردن و نۆژەنکردنەوەی دێری ماربێنە قەدیشە بووە. خەڵک بە شێوەیەکی هەرەوەزی لە ڕۆژێکی دیاریکراودا ئەم کاریان ئەنجام داوە. لە کاتێکی ماربێنە قەدیشە کۆنکریت نەبوو داهاتن زمانێک ئەلێوێندری خۆر هەبوو هەر خۆرمان هەردەقەند و ئاومان دەینا قوڕمان دەگرتەوە سەرێ سواقمان دەکرد باب با پیرمان داهاتنێ ئێروکانە ئەگەر باران نەبایە دوعایان دەکرد باران دەباری حیوانیان دەینا لێرە دانینا مەڕبێنە قەدیشەی بە باعباع مەڕی دەجێڕاوە. پێش ئەستاوەست ئەوەت بۆ بڵێم هەرمۆتە پایزان دەهاتن سواقیان دەکرد مەڕبێنە قەدیشەیان سواق دەکرد ساردەورەی غەرەب و زەیتونەچی لەناو بوو ئەو مەنتقەی سەرەوەی مەڕبێنە قەدیشە هەموو قەبر و قەبرستان و گۆرستانێکی گەورە بوو زەیتون و مەیتونی تێدا بوو بەس تەنها زەیتونێک لەناو حوسەکە بوو خۆی شەخسی خۆی. لە ساڵی 1970 لە ئەنفالەکە عەقیل محەممەد لێرکانە لە کۆیە پێی دەڵێن حەمەشێت بە ناوی ناوبانجی هەبوو حەمەشێت کە کەمۆکەی لەسەر بوو زابتەکە لە 1970 لە ئەنفالەکە تەقاندیەوە. بەشێک لە جێڕانەوە و بیرەوەریەکانی بەتەمەنەکانی گوندی هەرمۆتە کە تایبەتە بە دێری ماربێنە قەدیشە لەسەر ئەو پەرج و مۆزیزانە بووە کە بەهۆی پیرۆزی و کەساتی ماربێنە قەدیشەوە ڕوویان داوە. پێشدان هەمووی ساڵ و ساڵ داهاتنە بۆ سەریان قوڕ دەدا سواقی قوڕیان بۆ دەکرد و زمانی بەعەز تێکیاندا ئەوجا ئەو بینا و تشتانەیان بۆ کرد عالم ئێستا دێ هەموو ساڵێک دێ و هەموو ئێواران عالم دێتە ئێرە دێتە سەر زیارەت و دێن بۆ خۆیان ینی عالم ئەوەی بۆ دەکەن پیاوی چاکەوە مەڕبێنە پێشدان ئەرێ وەڵڵە عالم چادە بۆ حەیوانات دەهاتە ئێرە ئەوهانە بوو گچکە بوو دەورەیان دەدا دەبا ینی یەک حەیوان دەیقاڕاند لە دەورەی چاکەکە حەیوانیان نەخۆش دەبوو وەختی خۆی
دەیجێراوە سەریان دەبڕی و دایان کرد دەخێت گەلک کەسیش دیتیان بە موم هاتیە لە بن زەیتونێک هەبوو بەس زەیتونە چی لە بن بوو پێشدان دەهاتنە بن ئەو زەیتونە پیاساکەکان دەدیت بە خۆی بە مومەوە بە دەفتەرەوە دەسوە زۆری گەلک کەس دیتیان شوێنەواری ماربێنە قەدیشە چ لە ڕووی فەرهەنگی و کەلەپوری چ لە ڕووی باوەڕی خەڵکیشەوە دەشێت بکرێتە شوێنێکی گەشتیاری و گرنگی زیاتری پێ بدرێ بەمەش ئەم شوێنەوارە و شوێنەوارەکانی دیکە پتر دەناسرێن و دەبنە سەرچاوەیەکی داهاتیش بۆ خەڵکی ناوچەکە ماوەتەوە بڵێم ئەوەیە کە من پێم باشە زیاتر ئێتیمان بەو شوێنە ئاسەوارانی کۆیە بدرێ و بخرێتە ناودەلیلی سیاحی و شوێنی خۆشتری گەشتیاری بۆ دروست بکرێت لەبەرەوەی لە بینی پشتی مەڕبێنە قەدیشە زۆر گرد و تەپۆلکە و چیا و شوێنی بەرز هەیە ئەگەر هێڵی با بڵێن تەلەفریکی بۆ بکرێ و شوێنی تری بۆ بکرێ دەبێتە هۆکاری ئەوە سەرنجڕاکێشی زیاتری خەڵک بۆ ئەو کەسانەی کە لە ناوەوەی وڵات یان دەرەوەی وڵات دێن ئەوە زیاتر با بڵێن شاری کۆیش کۆمەڵە شوێنی تری هەیە لایەنی سیاحی گرنگی پێ بدرێ گەشەی پێ بدرێ